بە پشتبەستن بە زانیاریە هەواڵگریەکان هێزەکانی جم و جۆڵی سەر بە ئاسایشی گشتی هەرێمی کوردستان ئۆپراسیۆنێکی تایبەت ئەنجام دەدەن. ئەوان لە ماوەیەکی کووردا گەیشتنە شوێنی مەبەست، شوێنێک بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان هاوشێوەی ئاشکرا بکرێت. لە دەوروبەری شاری هەولێر تۆڕێکی مەترسیدار کە لە 8 کەس پێک هاتووە دەست بەسەر کرا. ئێرە کێڵگەیەکە بۆ چاندن و بەرهەمهێنانی ماددەی هۆشبەر کە لەلایەن ئەم تۆڕەوە سەرپەرشتی دەکرێت. لەگەڵ هەڵکوتانە سەر ماڵەکەیان ئەم کەسیان بەدەم کێشانی جگەرەی هۆشبەر دەستگیر کرد کە لە هەمان کاتدا سەرقاڵی پاککردنەوەی گەڵای حەشیشەکان بوو. دوای پشکنینی ماڵەکەی زیاتر لە 5 کیلۆ ماددەی هۆشبەری تێدا دۆزرایەوە. چەند کەسێک کە هاوڵاتی هەرێمی کوردستان نین ئەم کێڵگەیان لە خاوەن زەویەکە بەکرێ گرتووە. ئەوان بە خاوەن زەویەکەیان گوتووە بۆ کوشتتوکاڵ بەکاری دەهێنین و خێر و بێری بەروبوومە کوشتتوکاڵیەکە بە نیوەی لە نێو خۆماندا بەشی دەکەین کەچی بێ ئاگاداری خاوەن کێڵگەکە لە زۆربەی شوێنی ئەم کێڵگەیە سەدان نەمامی حەشیشیان لێ چاندووە. بە مەنزندەی شاید حاڵەکان بەهای ئەو حەشیشەی لەم کێڵگەیەدا چێندراون بە 1 ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت. بۆ بەدواداچوونی ئۆپراسیۆنەکە سەردانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتیم کردو لەوێ بەڕێوەبەری نەهێشتنی ماددەی هۆشبەر پێیگوتم کە ئەمە یەکەم جارە حاڵەتێکی هاوشێوە لە هەرێمی کوردستان ئاشکرا دەکرێت. بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان حاڵەتی وە کێڵگەی وە بە چاندنی ڕۆیکی حەشیش لە هەرێمی کوردستانە هەبێ. ئەمە یەکەم جارە دەگمەن بوو کە ئێمە لە بیدایەت ئەوە 3 ڕۆژە ئیش لەسەر ئەم بابەتە ئەکەین. ئەمە لە مەرحەلە یەکەم توانیمان دەست بەسەر ئەم باندەیە بگرین. سەر ئەخیرەکەی کە گەیشتنە سەر چاوەکەی کێڵگە لە هەرێمی کوردستانە بەرهەم هاتبوو. یعنی ئەمە حاڵەتێ بوو کە بۆ ئێمە جێگەی گومان بوو. تۆڕەکە دوای بەرهەمهێنانی ماددەی هۆشبەر لە ناو هەرێمی کوردستان بازرگانی بە بەرهەمەکانیەوە کردووە و لە چەند کەمپێکی ئاوارەکاندا فرۆشتویانە. بەپێی زانیارێکی ورد لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێکخراوی تاوانی سەر بە ئاژانسی پاراستن بە وردی کارمان لەسەر کرد. ئەمانە فرۆشیار بوون، ینی تجارەتیان پێ کرد. هەرێکێ لە کەمپەکانی سنووری پارێزگای هەولێر تجارەتیان پێکرد لە ناو خۆیان. بۆیە ئێمەش گەشتە دەستی ئێمەش ئەو نمونەی ئەو ماددەی کە پێڵەن مەریجوانە واتە حەشیش گەشتە دەستی ئێمە. بە گوتەی پسپۆرانی ماددەی هۆشبەر ئەم جۆرە ڕووەکە زیاتر لە 14 جۆری ماددەی هۆشبەری لێ دروست دەکرێت. ئەمەی ئەمان لەم کێڵگەیەدا بەرهەمیان هێناوە 2 جۆری هەرە مەترسیدارن. بۆیە هێزەکانی ئاسایش دەڵێن ئێمە بەدەست بەسەرداگرتنی کێڵگەکە و بەلەناوبردننی هەزاران گەنجی هەرێمی کوردستانمان لە ئەگەری ئاڵوودەبوون بە ماددەی هۆشبەر پاراست. ئێستاش لێکۆڵینەوە لەگەڵ دەستگیرکراوەکاندا بەردەوامە. بە گوتەی یاساناسێکیش بە پێی ماددەی 14 یاسای عێراقی کە تایبەتە بە مامەڵەکردن بە ماددەی هۆشبەر مامەڵە لەگەڵ دەستگیرکراوەکاندا دەکرێت. لە دنیای قاچاقچێتیدا قسێکی باو هەیە کە دەڵێ 100 کاروان بۆ قاچاقچی 1 کاروان بۆ ئێمە، چونکە تەنها بەو کاروانە قازانج سەریمایە دەخوات چ جای ئەو بازرگانی و قاچاقچێتیە بە ماددەی هۆشبەرەوە بێت کە بێگومان لەمەیاندا و نەبێت تەنها قازانج سەریمایە بخوات بەڵکو سەری ساحبەکەشی دەخوات. لە هەولێر بەرگەشت ئەکرەی کوردستان 24.